ئەلین خان چۆنی؟ چۆنی زۆر سپاس مەمنون هەر بژین چۆنن ئەحواڵتان؟ بێزار بووم نەنان حازرە نە منداڵ بە خێراتنت دەکا هیچ باش گلەی دەکەن وڵا بابمان خراپە کو دەبینان حازر نیە دەبڕۆ نانی حازرکە فەرین ئەجا ئەلین گچکەیە و کچە فەرقی هەیە دڵی پێخۆش دەبیت چەنە تو گەورە بووی نابی بەسە ئێشت مادی داوای مەکەمە ئای بە گەورە بووین لە کۆمەڵێک دیمەندا بۆمان ڕوون بووە کە منداڵەکان لەگەڵ باوچیان کۆمەڵێک ڕەفتاریان کرد کە هەندێک لە ڕەفتارەکانی باوچیان لەگەڵ منداڵەکە نەگونجا و نەشیاو بوو باشترین یەکشەممە کاتژمێرنەوە